پاش تەسلیم و خۆبەدەستانی کۆماری ئازەربایجان قازی محەممەد لە کۆبوونەوەیەکی گەورەدا لە شاری مەهاباد خەڵکی لە خۆی کۆ کردەوە و وتی ئەوە حکوومەتی ئازەربایجان تەسلیم بوو، من تا ئێستا سەرۆکۆمار بووم و وا ئێستا پێشمەرگەیەکی ساکار و چەک لە دەستم، پشتیوانی بکەن، واجبی نیشتمانە و لەسەرمانە کۆمار بپارێزین. خەڵکەکە هەموو بێدەنگ بوون. لە ناکاو یەکێک لە دەوڵەمەندەکانی شاری مەهاباد بە نێوی حاجی حەسەن زوبەیری هاتوگۆ وتی قازی دەتەوێت شارەکەمان وێران بکەی؟ ئێمە حازر نین لە بەرامبەر حکوومەتی تاران بوەستین و خیانەت بە نیشتمان بکەین. کەسێک لەپڕ لە نێو ئاپۆرەی جەماوەرەوە دەنگی هەڵبڕی و بە جنێودان و قسەی ناخۆش گوتی چۆن سەر شۆڕ دەکەن؟ من لەو سەربازخانەیەی کە قازی محەممەد دەرکەکەی بۆ بەرگری ئاوەڵا کردووە هەموو چەکێک لەگەڵ خۆم دەبەم و دەچم پردەکەی میاندوا و دەڕوخێنم باشا پیاو بێ و بتوانێ پێ بنێتە مەهاباد. ئەو تاقە کەسە کە دەنگی هەڵبڕی و بڕیاری بەرگریدا محەممەدی مەولودی چرچی بوو کە لە کۆماردا پلەی نیزامی کاپیتانی وەرگرت بوو. کاپیتانەکەی کۆمار پاش ئاوارەبوونی لە یەکێتی سۆڤیەت هەوڵ دەدات بیرەوەری و بیۆگرافی خۆی بنووسێتەوە. چیرۆکی نووسینی بیرەوەریەکانیشی وەک ژیانی تاڵە. کاپیتان ناچار دەبێت 3 جار بیرەوەریەکانی بنووسێتەوە. هەر جارە کە نووسیویەتی و داویە بە کەسانی وەک عیزەدین مستەفا ڕەسوول و ڕەحیمی قازی، بەڵام فەوتاون و بە هۆکاری جۆراوجۆر ئەوانیش بۆیان بڵاو نەکردووەتەوە. تەنانەت ڕەحیمی قازی پێی ڕادەگەیەنێ گەر چاپیکەی حکوومەتی ئێران هەموو بنەماڵەت دەکوشێت. ئەویش بڕیاری سووتانی نووسینەکانی دەدات. تەنانەت ئەو کارش دەکات، بەڵام ڕووناکی کچی فریای دەکەوێ و بەشێکی زۆری لێ دەشارێتەوە. دوجار ڕووناک دەیدات باوریا ماملێ. ماملێ بە هەوڵ و مادووبوونێکی زۆر بە شێوەیەکی باش لە توێی کتێبێکدا بە نێوی کوردبوون ساغی دەکاتەوە و لە چاپی دەدات. کاپیتان ساڵی 1980 زاینی لە شاری مەهاباد لەدایک بووە. هەرزوو دایکی لەدەست دەدات. لە بەردەست زڕدایک یان باوەژنێک بە نێوی شاشان گەورە دەبێت. شاشان تاقە کەسی دیاریکەری سەردەمی منداڵی کاپیتانە، نەک لەبەر چاکە و هەست و سۆز، بەڵکو لەبەر ئەو ڕق و بغزەی بەپێی نەریتی دواکەوتووی ئەو کات کە باوەژنەکەی بەرامبەری دەیکات. ئەو ئازار و ئەشکەنجەی دوو لە چاوی باوکی کە باوەژنەکەی کاپیتان بەسەری هێناوە فرمێسک دەخاتە نێو چاوی بەردەنگی بیرەوەریەکانی. وەک خۆی دەڵێ زۆری ئازاب دەدام، برسی دەکردم، لێی دەدام، بە تووڕەیی و بە زمانی جنێو دەیدواندم، بە سووک لێی دەڕوانیم و بە مۆڕە خێسەی لێ دەکردم و بەسرمدا دەیقیژاند. چەپ و ڕاست تێی دەسرەواندم، هەڕەشەی لێ دەکردم کە نەکا لە لای بابم زار بکەمەوە و قسام بکەم. تەنانەت بۆ یەک جاریش نەمبینی بە بزەی بەزەییەوە بمدوێنێ. دەیگوت واو واد لێ دەکەم، چاوت دەردێنم، داغت دەکەم و زمانت دەبڕم. نەمدەوێرا لای بابم بڵێم لەل. بابم ئەو کات هەرمنی هەبوو، تاقانەی بووم. زۆری خۆش دەویستم، بەڵام زڕدایکمی لە من زۆرتر خۆش دەویست و لە قسەی دەرنەدەچوو. ئازار و ئەشکەنجەی کاپیتان بەردەوام دەبێ. پاش چەند ساڵێک کاپیتان لەبەر برسێتی هەوڵ دەدات بە دزیەوە تیکەنانێک دەستخات و بیخوا. باوەژنەکەی بەسەریدا دەچێت و پێ لە ملی دەنێ و دەیهەوێ بیخاتە نێو واگردانی تەنورەوە و بیسووتێنێ. بەڵام چارەنووس وا دەکات بەهۆی بەرگری کاپیتان لە خۆی شاشانی باوەژنی وەربگەڕێ و هەر لەوێدا بمرێت. تاوانی کوشتنی زڕدایک دەچێتە پاڵ کاپیتان و لە ماڵ و حاڵی باوکی پەڕیوەی دەکات. منداڵێکی ساوا وای لێ دێ بە تەنیایی هەر ڕۆژە و ئاوارەی ماڵ و شوێنێک بێ و بۆ مانەوەی خۆی دەست بداتە هەر کارێ. دەکەوێتە بەر بوغزی دەوروبەریەکانی، ئەوەی چەرمەسەری و ناخۆشی بێ ئەزمموی دەکات. بەڵام ئەو ژیانە تاڵ و پڕچەرمەسەریە وا لە کاپیتان دەکات کەسایەتیەکی بەهێز و سربەخۆ لە ناخیدا چەکەرە بکات و لە ئازایەتی و بوێریدا کەس خۆی لە قرەی نەدات. کاپیتان حەمەدی مەولودی لە هەڕەتی لاوێتیدا خەریکی کار و کاسبی دەبێ. شتومەک لە سنوورەکان دەگوازێتەوە. لە ڕێگەی چەند کەسێکی باشووری کوردستانەوە تێکەڵ بە سیاسەت دەبێت. سەرەتا بەشدار دەبێت لە دامەزراندنی حزبی ئازادی. پاشماوەیەک لەسەر ئەو چالاکیانە دەیگرن.
لەگەڵ حوسێنی زێڕەنگەران دووریان دەخەنەوە بۆ شاری شیراز، بەڵام کاپیتان لەوێ خۆی پێڕاناگیرێ. لە شیرازەوە بەپێ بەو شاخ و داخانەدا ملی ڕێگە دەگرێ و پاش 6 مانگ دەگاتەوە کوردستان. دواتر دەبێتە ئەندامی کۆمەڵەی ژێکاف. لە کۆمەڵەی ژێکافدا خۆی لە بەرەی چەپ و هەژاراندا دەبینێتەوە و لەو ڕێگایەوە هەوڵ دەدات دەستی دەوڵەمەند و ئاغا و عەشیرەتەکانی نێو کۆمەڵەی ژێکاف کورت کاتەوە. هەر بۆیەش بەردەوام لەلایەن ئەوانەوە کێشەی بۆ دروست دەکرێت، بەڵام کاپیتان هیچ گوێ بەو کێشە و هەڕەشانە نادات. لە سەروبەندی دامەزراندنی کۆماری کوردستان لە مەهاباد لەلایەن قازی محەممەدەوە وەک کەسێکی ئازا و باوەڕپێکراو سیر دەکرێت. لە پلەی کاپیتان ئەرکوکارێکی زۆری پێدەسپێرن لە شەڕ لەگەڵ حکوومەتی ئێرانەوە بگرێت تا پاراستنی ئاسایشی مەهاباد. پاش ڕووخانی ئازربایجان هەوڵێکی زۆر دەدات کە کۆماری کوردستان نەڕووخێ و ئازایانە لە چەند ناوچەی کوردستان هەوڵی بەرگری دەدات، بەڵام وەک خۆی دەڵێ بەشێک لە سەرۆک خێڵ و عەشیرەتەکان ئەوانەی لە دەوری قازی محەممەد کۆ ببوونەوە و ببوون بە وەزیر و گزیر بڕیاری تەسلیمبوونیاندا بوو. پاش ڕووخانی کۆماری کوردستانیش ئامادە نابێت خۆی بداتە دەست هێزە ئێرانیەکان و دەچێتە باشووری کوردستان. لەوێش دەیگرن هەموو زیندانەکانی باشووری دەگێڕن. چەندین جار حکوومەتی ئێران لە عێراق داوای دەکاتەوە، بەڵام بە هەزار فێڵ و تەڵەکە و گۆڕینی ناسنامەی خۆی و هاوکاری کوردانی دڵسۆزی باشوور دەربازی دەبێ و چەند ساڵێک لەوێ دەمێنێتەوە. دیسانەوە بە نهێنی دەگەڕێتەوە مەهاباد، بەڵام لەوێش لە ترسی گیانی و سەقامگرتنی حکوومەتی حەمەڕەزاشا ناتوانێت بمێنێتەوە و ڕێگەی یەکێتی سۆڤیەت دەگرێتە بەر. لەوێش بۆ ماوەیەک زیندانی دەکەن، دواتر لە قوبا یەکێک لە شارەکانی ئازربایجان دەگیرسێتەوە. تاڵترین و ناخۆشترین لاپەڕەی ژیانی کاپیتان ئەمەیە کە پاش ڕووخانی حکوومەتی شا لە ساڵی 1970 زاینیدا بڕیار دەدات بگەڕێتەوە مەهاباد. ڕووناکی کچی دەیگێڕێتەوە و دەڵێت کە تیکتی سەفەرمان بۆ بابم کڕی، شەوێک پێش سەفەرەکەی ئەوەندە دڵخۆش بوو جێگەی بەخۆی نەدەگرت. بەردەوام لە ژوورەکەی دەهات و دەچوو تا نیوە شەو لای مامەوە و پاشان بە زۆر ناردمیەوە بۆ ماڵێ و وتی بەیانی زوو وەرە بمبە. بەیانی زوو چوومەوە دەبینم دەرگام لێ ناکاتەوە. لە پەنجەرەی ژوورەکەیەوە چاوم لێ کرد، ئەوە باوکم بە کراوات و ئامادە لەسەر مبلەکەی دانیشتووە. هەرچی هاوارم کرد وەڵامی نەدامەوە. پەنجەرەم شکاند و چوومە ژوورەوە، بینیم بەداخەوە کە جەستەی بێگیانی سارد بۆتەوە و جەڵدەی دڵ لێداوە و بەجێی هێشتوین. بەڵێ، کاپیتان نەیتوانی شۆڕشێکی نوێژ بە چاوی خۆی ببینێ. ئەو بە دیتنی شۆڕش ئۆقرەی دەگرت و وەک خۆی دەڵێ شۆڕشم بۆیە خۆش دەوێ، نایەڵێ هیچت لەسەر دڵ بمێنێتەوە. ئاخ و داخ ناباتە ژێرگڵ و مرۆڤ بە ئاواتی خۆی دەپێنێت. کاپیتان هەر لەوێ گۆڕغەریب بوو، بۆ هەمیشە لەو ژیانە پڕکارە سات و نەهامەتیە ڕزگاری بوو. بەڵام یەک شتی بۆ ئێمە بەجێهێشت، ئەویش نووسینی بیرەوەریەکانیەتی. بێگومان هەموو ڕاستیەکان لە بیۆگرافیەکەیدا نییە و دەکرێت تێبینیمان هەبێت، بەڵام ئەوەی لەو نووسینانەدا بۆی بەجێهێشتوین بریتیە لە مێژووی کۆمەڵایەتی و چینایەتی پێش و پاش کۆمار، دۆخی سەربازی و ژئۆپۆلۆتیکی ئەو سەردەما، هاوپەیبەندیە سیاسی و ئابووریەکانی ئەو کاتە و شۆڕبوونەوەیان تا ئێستایە لە ژیانی ئێمەدا، هەڵدانەوە و ڕاستکردنەوەی کۆمەڵێک واقعی سیاسی مێژووی ئێمەیە کە تا ئێستا باس نەکراوە، ئەوەی کە لە بزوتنەوەی ڕزگاری خوازانەی کوردستان کێ دەیکات و کێ دەیخوات، کێ شۆڕژگێڕە و کێ خەیانەتکار. چیرۆکی ئەو کات ئاوێنەی ئەمڕۆمانە، هێشتا مردووەکان بەسەرماندا حکوم دەکەن.